بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بە پاساوی بڵاوکردنەوەی زانیاری نادروست دەربارەی داهاتی نەوتیارێنی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت یاریێنی کوردستان سکاڵا لەسەر سێ ئەندامی پەرلەمانی کوردستان تۆمار دەکات. تۆمارکردنی سکاڵ لەسەر ئەو سێ پەرلەمانتارە لە کاتێکدایە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەرپرسانی حکومی حزبی چوارە سکاڵایان لەسەر سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تۆمار کردووە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها لە شاری هەولێر و عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. دواتریش لە ڕێگەی تەلەفۆنەوە هەرێک لە بەڕێزان دکتۆر عەزەت سابیر و دکتۆر شێرکۆ جەودەر لەگەڵمان دەبن بۆ قسەکردن سەبارەت بە تۆمارکردنی سکاڵە لەسەر ئەندامانی پەرلەمانی کوردستان. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت یاریێ سکاڵا لەسەر سێ ئەندامی پەرلەمانی کوردستان تۆمار دەکات. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم بە پاسای بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست دەربارەی داهاتی نەوتیارێم سکاڵای یاسایی دژی هەرێک لە عەلی حەمە ساڵح و شێرکۆ جەودەت و عیزە سابیر تۆمار کردووە. لە ڕوونکردنەوەیەکیشدا وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم داوا دەکات ئەو سێ پەرلەمانتارە چیتر لە پەنای حەسانەی پەرلەمانتاری خۆیان حەشار نەدەن ئەگەر خۆیان بەڕاست دەزان بابێت لە بەردەم دادگا پرسەکە یەکلایی بکەنەوە. تۆمارکردنی سکاڵا لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان دژی ئەو سێ پەرلەمانتارە دوای ئەوە دێت لە 19 مانگی ڕابردوو یادداشتێکی هاوبەشیان لەسەر نادیاری داهاتی نەوتیارێن بڵاو کردەوە و لە یادداشتەکەدا ئاماژەیان بۆ کردبوو زیاتر لە 1 ملیار دۆلار داهاتی نەوتی هەرێم نادیارە. لە وەڵامی سکاڵاکەی وەزارەتی سامانە سروشتەکاندا عیزەت سابیر سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند هەر کاتێک سەرۆکی پەرلەمان چووە سەر کورسیەکەی و لە دانیشتنی یاسایی پەرلەمان بە زۆرینەی دەنگ پارێزبەندیان لێوەرگرتم ملم لەبوو باریکترە و دەسما بەردەم دادگا. بەڵام ئەگەر وەزیری سامانە سروشتەکان خۆی لە پشتی سەرۆکی حکوومەت و حیزبێکەوە نەشارداتەوە دەمێک بوو لە پەرلەمان متمانەمان لێدەسەندەوە ئەوە وەزیری سامانە سروشتەکانە هەمیشە خۆی شاردۆتەوە نەک ئێمەی پەرلەمانتار. لای خۆشیەوە دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان بۆ پەیام ڕایگەیاند ئەو سکاڵایانە ساردیان ناکاتەوە و ئامادەیە لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕوبەڕووی ئاشتی هەورامی ببێتەوە دەربارەی نادیاری داهاتی نەوت. هاوکات عەلی حەمە ساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە کاردانەوەی تۆمارکردنی سکاڵا لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕایگەیاند دزێک دەیەوێت لە دادگایەکی حیزبیدا لە سەروتنی ڕاستیەکان دادگاییمان بکات. تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەو سێ پەرلەمانتارە لە کاتێکدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەرپرسانی حکومی و حزبی چواردە سکاڵان لەسەر سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تۆمار کردووە لەسەر ئەوەی ئەو پەرلەمانتارە دەیان دۆسیەی گەندەڵی بڵاو کردوتەوە. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاک سۆران ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە پرسی تۆمارکردنی سکاڵا بکەین. دیارە پێشتر بەڕێستان وەکو ئەندامی پەرلەمان تاقانە بوون لە سکاڵا تۆمارکردن ئێستا وەزەم هاوڕێشت بۆ فەیدا بووە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان وڵا ئەمەی کە ئەکرێ بەڕاستی گاڵتەجاڕیە کاکاکیم یعنی بەمانای کەلیمە بێبەهاکردنی دادگا و دەسەڵاتی دادوەریە بە ناوی تۆمارکردنی سکاڵا. ئەمانە سکاڵای سیاسین بۆ ڕووسپیکردنەوەی گەندەڵکارانە و بە پێچەوانەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەوانەی کە ئێستا سکاڵا تۆمارەکەن دۆسیەی گەندەڵیانمان هەڵداوەتەوە. بەداخەوە لە پەرلەمانی کوردستان ڕێگری زۆر هەبوو بۆی کە ئەمانە متمانەیان لێ بسەنرێتەوە و پاش متمانە سەندنەوە ڕەوانەی دادگا بکرێن. بە فعلی هەندێک لەم گەندەڵکارانە لە پەنای حیزب و دەسەڵاتدارانی ناو حیزب و سەرۆکی حکوومەت خودی سەرۆکی حکوومەتا خۆیان هەشاردا بوو. ئەگەر نا من کاک عەلی حەمە ساڵح کاک دکتۆر شێرکۆ جەودەت کاک دکتۆر عیزەت سابر هەر چوارمان داوامان لەسەر وەزیری سامانە سروشتیەکان هەیە و لە پەنای ئەوەی کە سەرۆکی حکوومەت ڕێنادا بێتە دادگا و بێتە پەرلەمان باکی نییە. سکاڵا تۆمار کرد تۆ لە دادگرە سەرا شێورامی
من کەیسی گەندەڵی ئەوم بردووەتە پەرلەمان لەوێوە تەحویلی دەستەی نەزاهەم کردووە دادگای لێکۆڵینەوەی هەولێر داوای گرتنەبەری ئیجراعات بەرامبەر بە وەزیری سامانە سروشتیەکانەکە نەک ئەو کۆمەڵێک بەرپرسی ترە کە تا ئێستا قسەمان لە دۆسیەکانیان نەکردووە واتە ئەمانە دۆسیەکانیان لە دادگایە دیارە ئێستا بۆ ڕووسپیکردنەوەی خۆیان دەیانەوێ بێن بڵێن ئێمەش سکاڵامان تۆمار کردووە ناڕاستی وتراوە ئەوەی ناڕاستی وتووە ئەوانن ئەوەی شەفافیەتی بەرپانە کردووە و لە پەنای نادیاری داهاتینە و تا داهاتی وڵاتەی بردووە ئەوانن و بەداخەوە دەڵێم دەبوو هیچ ڕێگریەک نەبێت لە بەردەمی پەرلەمانتاران لە قۆناغی کارابوونی پەرلەمان بۆ لێپرسینەوە لەم وەزیرانە لەم گەندەڵکارانە بۆیە ئێستا هاتوون سەرەڕای تۆڵەکردنەوە لە پەرلەمان بە پەکخستنی بۆی دەست بۆ پرسی یاسایی و لێپرسینەوەی گەندەڵی نەکا ئێستا هاتوون بە ناوی دادگا و بە ناوی هەندێک یاساییەوە سکاڵاتەوە باشە بەڵام بۆچی تۆ بەگاڵتە جاڕی ناوی دەبیانی لە کاتێک ئێوە سکاڵە سەراوان تۆمار دەکەن شتێکی ئاساییە گاڵتە جاڕی ئەوەیە کە دز و گەندەڵکار بێت بەڵگەیەوان دز و گەندەڵکارن مەلەفەکانیان لە بەردەم پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکان داواکاری گشتی دەستەی دەستپاکیایە مەلەفی ئەوانەی سکاڵایان تۆمار کردووە مەلەفی گەندەڵیە معقول نییە گەندەڵکار بێ بۆ ڕووسپیکردنەوەی خۆی بڵێ منی سکاڵا تۆمار چی گەندەڵکارە لەوانی کە بڕۆ حکم ڕای دەکەن کێ پاکە بێت بڵێ کێ پاکە با دەری بێنین ما باقی گەندەڵکارە نی پاکەکان بێ پاکەکان بەدەست بژمێرین لە حکومڕانیەتیەکان ئێستا پاکەکان بەدەستە بە پەنجەی دەستە ژمێردرێن ئەویتری گەندەڵکارە ئێستا گەورەترین بازرگان لەم وڵاتە گەورەترین سەرمایهدار لەم وڵاتە کە سەرمایەکەی هەر ناژمێردرێ کێیە کێ سەرۆکی حکوومەتە چۆن سەرمایە هەموو نەوتی ئەم وڵاتە لە بندەسیایەتی هەموو پارەکەی لە بندەسیادی بڕە سەیری تیارە تایبەتەکەی کە بڕە سەیری ژیانی بکە تایبەتیە سەر بەڵێ بڵێ ئێمە چیمان هەیە سکاڵامان لەسەر بەڵام ئەو پارەی خۆی کرۆتیان پارەی میلەت بە پارەی میلەت خۆ چەند جار جەنابی مامۆستا عەلی باپیروتی ئێمە هەمومان بە پاتەی وێن کە لاستیک بووە لەو شاخە پێکەوە هاتی نەخوارەوە نەخانومان هەبوو نە سەیارەمان هەبوو بە یەک بەرک و بە یەک تفەنگەوە هاتی نەخوارەوە ئێستا ئەمانە لەکوێیان بۆ ئەم هەموو سەرمایە و سەروەت و ڤێلا و ئەم هەموو باخیرە و تەیارە و پارە خەیاڵیە و بانق و شتی سەیر و سەمای باقیشیان هەیە بانقی کوردستانی کێیە کێ نازانم کوڕەخاڵی سەرۆکی حکوومەتە باش سواس دەکەم دواتێک ڕێ بۆ لای بەڕێز بچین لای کاک دکتۆر شێرکۆ کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا دیارە بەڕێستان باری تەندروستیان تاو نیە زۆر سپاس دەکەین کە بەشداریت کرد لە ڕێی تەلەفۆنەوە سەرەتا باز لەوە بکەین سکاڵای کە لەسەر ئێوە تۆمار کراوە ئێوە چۆن ئەم سکاڵای وەزارەتی سامانە سروشتیەکان لێک دەدەنەوە ئایا ئامادەن بچن بۆ بەردەم دادگا بەناوی خوای بەخشندۆ میهرەبان سڵاو بۆ هەموو لایەک دیارە ئەوە دەرەنجامی شڵۆژانی وەزارەتی سامانە سروشتیەکانە و دەرەنجامی ئەو فشارانەی کە ئێمە لەسەرمان کردوون بۆ خستنەوەی ڕاستیەکان لەبەرەوەی قبوڵی ناکەین سامانی هەرێمی کوردستان هەدەر بڕۆوە لەبەرەوەی قبوڵی ناکەین گەندەڵکاران ئاوا بەیان بەسەر بچێ و کرۆکی سامانی ئەم هەرێمی کوردستانە بۆ منفعەتی شەخسی خۆیان بەکاربێنن لەبەرەوەی قبوڵمان نەکردووە ڕاستیەکان بشارینەوە ڕاستیەکانمان لە کاتی خۆیان لە تەوقیتی خۆیان ئەوکە بە دەستماندا بوو بێ سومانەتە ڕووس کاڵای یاساییمان سەمات کردووە ڕێکاری یاسایی بەدەنیمان گرتووەتە بەر دەرەنجام فشارێکی گەورە لەسەر ئەو وەزارەتە دروست بۆ کە منداڵێکی لە هەرێمی کوردستان ئازانێ چۆن وەزارەتی سامانە سروشتیەکان ئالوودە بووە بە گەندەڵی لەبەر ئەوە تەحمل ناکرێت طبعا ئەوە وەنازانن چی بکەن دەرەنجام هاتوون بە یاسایەک ئەو داواکاریان کردووە کە هەرگیز پێکەنینە کە یاسای بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە کە ئەوە هیچ پەیوەندیشی نییە بم باسی ئێمەوە ئێمە هاتوین راپۆرتێکمان بڵاو کردوتەوە مانگێک لەمە پێش دەرەنجامی داکەوتنی موچەی پاشەکەوت کە نایاساییە دەرەنجامی بوونی پارە و خەرجنەکردنی مۆچە ئێمە هاتین تەحقیقێکمان کرد لە ڕوانگەی ژمارەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان خۆیانەوە ڕوانگەی داتا و زانایەکانی حکوومەتی هەرێم خۆیەوە هاتوین پێمانوتن کاکە لە دەمانی ڕابردووە ئێوە ئەوەندەتان دەستکەوتووە بە قسەی خۆتان و ئەوەندەشان داوە بە موچە بە قسەی خۆتان ملیارێک و 600 ملیۆن دۆلاری ئەمێنێتەوە ئەمە بۆ ڕقەمانەی کە ئێمە بڕامان بینیە بەڵام ئەگەر ڕقەمەکانی خۆشیان بەکاربێنیت
مليارك و600 مليون دولار امنيته حكومه هرمي كردستان رول كردنەوە بدەنە سەری دەرەنجام دیارە ئەوان ئەمەیان بەدڵ بەڵێ زۆر باشە کاک دکتۆر بەڵێن ضرورە کە ئەوان بێن ڕوونکردنەوە بدەن و تەنانەت من لەم کەناڵی بەڕێشتانەوە داوا ئەکەم کە کاتاسی بێت دوو بە دوو بە بەرچاوی خەڵکەوە لە هەر کەناڵێکی ئاسمانی یا لەم کەناڵی بەڕێستانەوە ڕوبەڕووی یەک بینەوە ڕاستیەکان بخەینە ڕوو بۆی کە ڕای گشتی بە ئاگا بێ لەوەی کە ڕاستیەکان لەکێ بەڵام ئەوە چەند جارە داوای ئەکەین ئامادە نابێت کە دەمەڕۆ ڕوو بێتەوە لەبەرەوە لە هەمێکەوە ینی هەموو کەسێک ئەزانێت کە گەندەڵەکان لە چ ئافریقا ئێمەش ناتوانین ئەوە قبول بکەین کە دۆخی پێشمەرگە و دۆخی موچەی فەرمانبەران و دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی بجێویەوە بەو سۆزاویە بێ بەڵام لەم لاوە کەسانێک بۆ منفعەتی شەخسی خۆیان و بۆ پەردەبۆشی هەندێک ڕێکاری تایبەت سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بۆ خۆیان حەپەلوس بکەن لەبەرەوە ئێمە لێرەوە ڕایەگەێنین کە کۆڵ نادەین ئەوە ئێوان ئەیانەیە فشارمان لەسەر دروستکەن بەوەی کە ئێمە پاشەکسە بکەین و کۆڵ بین بەڵام بە دڵنیاییەوە کەس بەخوای گەورە کۆڵ نادەین و بەردەوام ئەبین لە خستنەوەی ڕاستیەکان زۆر باشە هەموو ڕێکاریاتایی مەدەنیەکان بۆ بەرەنگاربوونەوە بۆ فشار دروستکردن بۆ بڕۆڕبوونەی گەندەڵ زۆر باشە کاک دکتۆر بەڕێزت وتت ینی ئێستا ئێوە بەڕێز وتت منداڵێکیش دەزانێت کە وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتێکی گەندەڵەکەوات ئێوە هەر سوور لەسەرەوەی کە گەندەڵێکی گەورە لە کەرتینەوتەیە دوای ئەم سکاڵایەش من بەس جوان گەم نەبوو لە پرسیارەکەت بەڵامەوەی کلی تێگەیشتم چەندین سکاڵامان ئێمە تۆمار کردو لە ڕێی داواکاری گشتیەوە دەرەنجام هەر لە کارگەی وەهمیەوە هەتا وەکو تێوەگلانی چەند کەسایەتیەک لە مەسەلەی بەهدەردانی سامانی گشتی کە تەنانەت فەرمانی تەحقیق و ڕاپێشکردنیشیان دەرچوە بەڵام جێبەجێ ناکرێت لەبەرەوەی سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە نایەکرد و پێش ئەدرێتەوە بە کەیسەکان و ئەو کەسانێک کە پێویستە بچنە بەردەمی دادگا ناهێڵێ ئێمە وەزیری سامانە سروشتەکانمان باگەشت کرد بۆ پەرلەمان لە پێش ئەو قۆناغی کە پەرلەمان پەس بکرێ ئامادە نەبوو بێتە پەرلەمان بۆی متمانەی لێبسەرینەوە و بەڵگەکانمانی بەڕۆ بکەینەوە بەڵێ زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە ئامادە نەبوو لە پێنجی دەیە ڕسووسی پرۆژە یاسایەکمان پێش بە سەرۆکاتی پەرلەمان کرد بۆی بەغیادی پەرلەمان بۆی هەبێ متمانە بکەنێتەوە لە هەر بەرپرسێک کە گەندەڵی بەسەرا ساغ بێتەوە ئەوە بوو لە دوانزەی دەیە پەرلەمان پەکرا واتایەکێک لە هۆکارەکانی پەرلەمان کە تحملی ئەو زەخت و فشار و تحملی ئەو شەفافیەتی کە ملت داوایەکە ئەوان نەیانتوانین تحملی بکەن بەڵێ کاک دکتۆر بەڵێ زۆرە جۆڵانە یانەیە زەختمان لێ بکەن کە بە دڵنیاییەوە هیچیان بۆ ناچێتە سەر چونکە ئێمە هەرچی فەشارمان لە دیفاع لە ملەتی خۆمان بکەین و نەیەڵی سامانی گشتی هەرێمی کوردستان بەهەدەر بڕا بۆی کە تێمان نەکرێت باشە کاک دکتۆر دوا پرسیارم سەبارەت بەوەی کە ئایا ئێوە ئامادەن بچنە بەردەم دادگا لەسەر سکاڵای وەزارەتی سامانە سروشتەکان یان چ کاتێک ئامادەن من بەس بە حاڵی خۆم تا ئێستا هیچ شتێکی فەرمین پێ نەگەیشتووە ئەوە هەر کاتێک هەستێکی فەرمین پێگەیشت ئەو کاتە لە یاختی خۆم ئەەکەم ئەگەر ئەوان با پەرلەمان کارا بکەنەوە با تۆرەشی پەرلەمان بێتەوە بۆ پەرلەمان با پەرلەمان کارا بکرێتەوە ئەو کاتە دوو لە سەرسەی پەرلەمانتاران یا ژێرینەی پەرلەمانتاران با دەنگ بدەن بۆ لێرسەندنەوەی حەفانە ئەو کاتەش ئێمە بێگومان ملمان لەبوو باریکترە لە بەردەمی یاسایە چونکە دیفاعمان لە خەڵک کردووە و ڕقم و داتای حکوومەت خۆیمان بەکارهێناوە لەبەرەوە لەو پێناوەدا ئامادەین بۆ هەر قوربانیەک کە هەبێت و بەڵێ زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەدەد سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان کە بەڕێزیان لە ڕێی تەلەفۆنەوە سپاس بۆ بەشداری کاک سۆران ئەگەر بگەمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئایاوە هەوڵێکە بۆ زیاتر بێدەنگکردنی پەرلەمانتاران ئەم سکاڵایانە یاخود ئامانجلەی ئەوەی بۆ نمونە ئەگەر پەرلەمان پەخرا بێ دەیانەوێت ئێستا بە تاوەتی ئەو پەرلەمانتارانەی کە مەسەلەن دۆسیەکان بڵاو ئەوانیش بێدەنگ بکەن خۆی دوو مەبەستە یەکێکیان ڕووسپیکردنەوەی خۆیان و فشار دروستکردنە لەسەر پەرلەمانتاران کە دوای پەککەوتنی پەرلەمانی زۆرترین فشارمان هەبووە لەسەریان ئەوە خاڵێکیانە خاڵێکی تریان لە ئێستایا هەست بەواکرێ ئەزمموی پەرلەمانی تورکیا بۆ لێسەندنەوەی حەسانە لە پەرلەمانتاران چکە پەرلەمانتار بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان خاوەنی پارێزبەندیە کە
هیچ ڕێکارێکی یاسایی بەرامبەری ناتوانرێت بگیرێتە بەر هەوڵێکی لەو جۆرە هەست پێکرێ بۆی کە ئەو پەرلەمانتارانی کاران و کاریگەریان هەیە حەسانیان لێ بسەنرێتەوە بۆی بە ئاسانی ڕاوەدوو بنرێن دەستگیر بکرێن و ڕاپێکی دادگا بکرێن هەست بەم جۆرە لە هەوڵەکە درێت چکەوان وایان نەزانی کە پەرلەمانیان پەک خز ئیتر پەرلەمانتار بوونی نامێنێ بەڵام خۆشبەختانە کۆمەڵێکی باش لە پەرلەمانتاران بێدەنگ نەبوون و بەردەوام بوون لە خستنە ڕووی ڕاستیەکان لە تەحویلکردنی بەڵگەکان ئەگەر بە لێپرسینەوەی پەرلەمانی پێمان نەکرابێ بە دەستەی نەزاهە و داواکاری گشتی نەوەستاوی باشە زۆر باشە بەڕێز ئێستا ئەو چوارە سکاڵایی لەسەرتانە بەڕێزشت دەستن بەردەم دادگا خود ناسن بەردەم دادگا کارەکەی چێکە ناسن بۆ بەردەم دادگا لە ڕاستیە چوونی ئێمە بۆ دادگا بەدەست پەرلەمانی کوردستانە وەکو کاک دکتۆر شێرکۆ وتی با پەرلەمانی کوردستان ینی پەرلەمانی کوردستان دەبێت کۆبوونەوەیکی تایبەت بکات هەر سکاڵایەک یا هەر شتێک لەسەر پەرلەمانتار کە لە ڕێگای یاساییەوەی تۆمارەکرێ ڕاستەوخۆ دەبێت ئاراستەی سەرۆکی پەرلەمان کرێ بە پەڕاوی دۆسیەکەوە چونکە پەرلەمانتار کەسێتیەک نییە هەر کەس هەستا لەسەر قسەیەکی ئیشکالیە بوو بچێت لە دادگا سکاڵا تۆمارکا و پەرلەمانتار نەوێرە قسە لە هیچ بکات لە ترسی سکاڵا بەشێک لەمانە سکاڵای کەیدین فێڵی تێدایە بۆ ترساندنی پەرلەمانتارە بۆ بێدەنگکردنێتی بۆ مامەڵە پێوەکردنێتی بۆی کە بڵێ تۆ لەمەیان بێدەنگ بێمەش لەم سکاڵایە سەح بکەین بۆیە سەرۆکی پەرلەمان کاتێک سکاڵای پێگا لەسەر پەرلەمانتار چکە پەرلەمانتار تەنها لە جەریمەی مەشهودە تاوانی ئاشکرا ئەگیرێ لە هیچ کاتێکی ترا کەس بۆی نییە پەرلەمانتار دەستگیر بکە بەڵکەوتە دەبێت پەرلەمانی کوردستان بەرە لە سەرەوە بدات پەرلەمانی کوردستان دەبێت سەرۆکی پەرلەمان ئەو سکاڵایی لەسەر پەرلەمانتاران هەیە بیخاتە بەرنامەی کار وەکو چۆن بڕیار دەدا لە پەرلەمان بڕیار دەرەکە یاسا دەرەکە دەبێت خاڵێک لە کارنامەکە بریتی بێ لە ئەو دۆسیانەی لەسەر پەرلەمانتارانن بە ناوی هەڵگرتنی پارێزبەندی و پەرلەمان دەنگەدا ئایا پەرلەمانتاران لەسەر ئەم دۆسیەیە ئەمە ئەوراقەکەیەتی ئێوە ڕازین حەسانە لەسەر ئەم پەرلەمانتارانە 1 2 3 4 هەڵبگیرێ بۆی بچنە دادگا ئەگەر پەرلەمان دەنگی پێنەدا ڕەت دەکرێتەوە فەرموو با پەرلەمان کارا بکەنەوە من لە کاتی بوونی سەرۆکی پەرلەمان لە ناو تەلاری پەرلەمان چەندین جار تکام کرد کە ئەو سکاڵایانە بێنە ناو هۆڵی کۆبوونەوە بیخەنە بەرنامەی کار چکە قسەمان هەیە لەسەری بۆ نمونەیەکێک لەو سکاڵایانەی کاتی خۆی لەسەر من تۆمار کراوە بەرپرسێکی گەندەڵ کە بەڕێوەبەر بۆ لە شاری سلێمانی و خۆشبەختانە بە هەوڵی من ئەم بەرپرسە تەحویلی دادگا کرا لە پۆستەکەی لابرا لە یەکێک لە بەرنامەکان کە بەرپرسە بەڕێوەبەرەکە خۆی بەرامبەرم بووە باسم لەوە کردووە کە یەکێک سەماوەری کڕێوە بۆ دائیرەکەی بۆی ئیشی بڕوە ناوی کەسەکەم نەهێناوە ئەم کەسە چوە لە دادگاوتێتی من ناوم سین ساد عینە ئەوە منم سەماوەرەکەم هێناوە شکاتم هەیە لە سۆرانبەر ئیسەر لە بەشی یاسایی پەرلەمان بۆ بە نوکتە ئەڵێن سکاڵای سەماوەرەکە یعنی ئەمە یەکێکە لە سکاڵاکان لەسەر من یەکێکی تر لە سکاڵاکانەوەیە کە لە دادنووسی پیرەمەگرون بە ڕێزێک ڕفێنرا بە 7 ساڵی تەرا برا لە کەرکووک فڕێدرا من قسەم لەسەر داواکاری گشتی کردوتم بۆ بێدەنگە داواکاری گشتی بێ ئیرادەیە ئیفلیجا داواکاری گشتی هاتووە سکاڵای لەسەر من تۆمار کردووە ئەو کاتە داوام کردوتم تکایە سەرۆکی پەرلەمان ئەوە بخە بەرنامەی کار بۆی من لە ناو پەرلەمان هەڵسم بیسەلمێنم داواکاری گشتی ئیفلیج کراوە بێ ئیرادە کراوە خۆ ئەمە بەشێکی پەیوەندی بە پەرلەمانەوەی بەشێکی پەیوەندی بە سیستەمی حکومڕانی وڵاتەوەی بەشێکی پەیوەندی بە یاساکەیانەوە هەیە تەعن نییە بۆی کێ سەرۆکی داواکاری گشتیە داواکاری گشتی بێ سوڵتەیەک بێ دەسەڵاتی بەسەر چاودێری قەزا و مافی گشتیە هەبێ نەک بەڕێوەبەرایەتێک بێسەر بە وەزارەتی داد بێ لەسەر ئەمە سکاڵایان لەسەر من تۆمار کردووە یەکێکی تر لە سکاڵاکان چکە هەمویانم نەدیوە بۆ زانیاریت بەشێکیان تازن یەکێکی تریانەوەیە کە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی کە بریتی بوو لە هەولێر لە ساڵی 2014 قەیرانی دارایی من مەلەفەکەم ئاشکرا کرد کە 5 ملیۆن دلار چۆن سەرف کراوە بۆ ئەم پایتەختی گەشتیاریە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە پارێزگاری هەولێر سکاڵای لەسەر تۆمارکردوومەڵە ناوم زڕاوە من ناوی ئەوم نەهێناوە
وتومە پایتەختی گەشتیاری پارەکانی بەم جۆرە سەرف کراوە. 300,000 دلار دراوە بە حەفلەی شەوێک، 250,000 دلار دراوە بە فێربوونی فڕۆکەوانی. نازانم یەکێک لە وەسڵانەی کە 10,000 و نازانم چەند دلار بوو بە حساب کەسێک وەری گرتووە لە مقابلی کارکردن بۆ ئەو پرۆژە، هات بۆ پەرلەمانی کوردستان وتی کاک سۆران من هەتا ماوەم سوپاسی تۆ کەمتم بۆ کاکە تۆ بۆ دروستکردنی شتێکەوەندە وەرگرتووە، وتی بابە بەس وەسڵەکەیان لێ وەرگرت و مەمنونم پارەکەم بەنێ. پارەکەیان نووسیوە بە ناوی ئەوە کە حساب وەرگیراوە، ئەسڵن پارەکە زۆر. من باسی ئەمانەم کردووە. بۆیە بەشێک لە سکاڵاکان وەکوتم گەندەڵکارەکان بۆ ڕووسپیکردنەوەی خۆیان هاتوون ئەمەیان کردووە. جگەلەوە مڵک و ماڵی بەرپرسێک و خانەوادەی بەرپرسێک لەم قەیرانە وتومە بەچی تەواوتان کرد چۆ سکاڵای کرد داوای 100 میلیارد دینار قەرەبوو لە منەکە. بەرپرسێکی تر بە ئاشکرا نەوتی عینزالا فرۆشرێ باشە چۆ سکاڵای تۆمار کردووە. ئەمانە هەموو بۆ ڕووسپیکردنەوەی خۆیانە ئەگەرنا ئێمە دەبوو بەداخەوە لە ناو پەرلەمانی کوردستانم بەرپرسانە ئەم وەزیرانە یەک لێ پرسیینەوەیان لەگەڵ بکرایە و متمانیان لێ بسەنرایە و دۆسیەکە. بەڵام بۆچی نەتانتوانی ئێستا بۆ نمونە تۆ دەڵێیت من گەندەڵی وەزیری سامانە سروشتەکەم داوا بەدەرگە بۆچی و کاتێک پەرلەمانتار بوون ئێوە نەتانتوانی متمانە لێ بسن. سەرۆکی حکوومەت ڕێگر بوو لەوەی کە نەک لێ پرسیینەوەیان لێ بکرێت. ئەخیر جار وتی نایڵم وەزیر بێت بۆ ناو پەرلەمانی کوردستان لە کاتێکا پەرلەمان متمانەی داوە بەم وەزیرانە. بۆیە پەشیمانین متمانەمان دا بەم کابینە ئێمە کاتێک متمانەمان پێدا بۆ ئەو متمانەمان پێدا کار بۆ خەڵکی کوردستان بکەن پابند بن بەو سوێنەی وەزیرەکان خواردیان و دۆخی خەڵکی کوردستان بەم شێوەیە لێنەیە و خەڵکی کوردستان بتوانێت لە ڕێی نوێنەرەکانیانەوە لێپرسینەوە لەم وەزیرانە بکەن. بەڵام ئێستا ئەوەی دەیبینین پێچەوانەکەی بوو. سەرۆکی حکوومەت ئەخیر جاروتی وەزیر نایەت بۆ پەرلەمانی کوردستان نایڵین بۆ پەخستنی پەرلەمانی کوردستان لە کۆی گشتیا پەیوەندی بە پرۆسەیەکی یاساییەوە هەبوو، بەڵام لە پەنایە ئێمە پرۆژە یاسایەکمان هێناوتمان باشە ئێوە وەزیر مەنێرن بۆ پەرلەمان، ئێمە پرۆژە بڕیارێک لە پەرلەمانی کوردستان دەردێنین کە وەزیر ئەگەر بۆ لێپرسینەوە بانگێشت کراو نەهات بەو بڕیارەی پەرلەمان بە غیابی ئێمە هەوڵی ئیجراعاتە دەین بۆی کە متمانەی لێ بسەنرێتەوە دۆسیەکەی تەحویلی دادگا بکرێ پەرلەمانیان پەک خست. بەڵە زۆر باشە، بەڵام سەبارەت بە مەسلەی داهاتینەوەدەوەی کە ئەم سێ پەرلەمانتارە کەوزی مەسەلەن وەزارەتی سامانە سروشتەکان سکاڵای سەر تۆمار کردوون بازوەکە 1 میلیارد دلار و 600 میلیۆن دیار نییە، ئەنی پێ دوای داهاتینەوە لەوە زیاترە کە دیار نەبێت کە ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان سکاڵای سەر تۆمار کردووە. بە دڵنیاییەوە من لە ماوەکانی ڕابردووش بڵاوم کردەوە و تەحەدای سەرۆکی حکوومەتیشم پێ کرد کە حکوومەتی هەرێم 8.5 میلیارد دۆلاری لە گەردنە لەم کابیناکە دیار نییە. هی پارەی نەوتەیان هی پارەی نەوتە، پارەی بانقەکانە، پارەی هاوڵاتیانە، پارەی بانقە بازرگانی و ئەهلیەکانە. بەڵێنی تۆ ئامادەی ڕوبەڕوویان بیتەوە سەبارەت بەم بڕۆ پارەی؟ نەک ئامادەم، هەموو بەڵگەکانم تەحویلی دادگای کردو لە ڕێگەی داواکاری گشتیوە تومە فەرم و داواکاری گشتی ئەمە بەڵگە و من ئەبمە شاهید لەسەر ئەوەی کە 8.5 میلیارد دلار ئەم حکوومەتە لە گردنێتی و کەس نازانێت چی لێ کردو. زۆر باشە، زۆر جار باز لە گەندەڵەکان دەکرێت لە بواری کەرتینەوت و وەزارەتی سامانە سروشتەکان. گەندەڵەکان بە چ جۆرێکنەوەی کە لای ئێوە مەسەلەن سکاڵتان لەسەر تۆمار کردو گەندەڵەکان گەورن؟ گەندەڵیەکان جارێ وەزارەت کە خۆی ئەو ژمارانەی بڵاوێ کاتەوە لە ئێمە هەناردەی نەوتمانەوەندەیە ئەمە جێی متمانە نییە بۆ کەسمان. چکە وەزارەتی سامانە سروشتیەکان ساڵی 2014 بە ئێمەی ود لە ناوەڕاستی 2014 بە دواوە تاکو کۆتایی 2014 ئێمە هەناردەی نەوت لە هەر ڕۆژێکە ئەگەیەنینە 700 بۆ 800 هزار بەرمیل. لە 2015 بۆ 2016 گەینە ڕۆژانە ملیۆنێک بەرمیل نەوت. لە کاتێکە عێراق دوو پارێزگای کەوتە دەستی داعش، چەندین بیرەنەوتی کەوتە دەستی داعش، شەڕی داعشەکە، بەڵام ئێستا 3.9 میلیۆن بەرمیل ڕۆژانە نێرێ. لەم ماوە ڕۆژانە 800 هزار بەرمیل نەوتی زیادی کردووە. خێرە هەرێمی کوردستان یەک بیرەنەوتن نەکەوتۆتە دەستی داعش، دەستی بەسەر نەوتی کەرکووکی شاگرتووە و چەندین بیرەنەوتی تر لەو ناوچانی ناوچەی کوردستانی ناکۆکی لەسەر بوون کەوتۆتە بندەستت. یعنی چێڵی هەناردەمان کەمی کردووە. ئەسڵەن شتێک لەوانەی کە زۆر ناڕاستە ئەمڕۆ وتەبێژی حکوومەت دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران ئەڵێ
ڕاستە نەوت بووە بە $50 بەس ئێمە بە کەمترەی فرۆشین کاکەوەتەی کوردستان نەوتە فرۆشێ بە کەمتر فرۆشتوێتی نەک ئێستا بۆ ئێمە چاواشەکردنی خەڵکە ئەیان وڵا پارەکەمان بۆیە نادەین موچەی مانگی 4 کێشەی تەکنیکی گواستنەوەی پارەکەمان هەیە ئەمانە هەمووی بەهانە و ناڕاستیە بۆ شاردنەوەی داهاتی حەقیقی نەوت لە بۆری لە ناوخۆیان. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم بڵایز بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرنی دواتر دەگەڕێنەوە لای ئێوە دوور مەکەونەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەگەر بچینە هەولێر لای کاگعالی. کاگعالی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا سەبارەت بە ئەو سکاڵای کە ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتەکان بەوا بڵاوکراوە کە سکاڵای لەسەرەوە تۆمار کردووە. ناوەڕۆکی سکاڵەکە لەسەر چییە و ڕای بەڕستان سەبارەت بە تۆمارکردنی ئەو سکاڵایە چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئەمە یەکەمین جار نییە سکاڵا تۆمارکەن یا محاولەی سکاڵاکەن یا محاولەی وەسان و ترسانی ئێمەمانانکەن بە هەر طریقەیەک بێت. دیارە ئەم سکاڵانەکەی ئاشتێورامیە لای ئێمەمانان هیچ ئەرزشێکی نییە. ئەمە زیاتر وەکو ڕەتفەعلێکە بۆ و سکاڵا و دۆسیانەی کە ئێمە لەسەر ئەوان کردومانەتەوە کەنزیکەی 20 سکاڵامان لەسەریان تۆمار کردووە کە پەیوەندی بە دیار نەبوونی داهاتی نەوتەوە هەیە
پەیوەندی بەوە هەیە پارەی نەوت خراوەتە بانکێکی تایبەت محسوب لەسەر پارتی دیموکراتی کوردستان بەشێکی دیار نەماوە پەیوەندی بەوەیە کۆمپانیای هەبووە زۆر عەقدی بە شێوەی گەندەڵی و احتیکارداوە بە ژنەکەی خۆی کە 100 ملیۆن 200 ملیۆن لتر گازوایلی بووە بەگران و لە دوایمین پێشهاتیشتا دەرکەوتووە کۆمپانیای تەزویر کردووە لە ڤیددیۆیەکە سکاڵایە کە من و کاک سۆران و برادان هەومان ئیشمان لەسەر کردووە کۆمپانیای زیپۆیە ئێستا خێزانەکەی هەڵێ ڕاستە و کۆمپانیا بەناوی منەوەی بەڵام ڕەبتی بە منەوە نییە ئاشتێورامی بەناوی منەوە دروستی کردوواتە ئەم کابرا ساختەکاریش دەرچوو لە نەتیجا ئەمە پەیوەندی بەو زەختەمەوەی ئێمەمانانێکین لەسەر دیار نەبوونی پارەی نەوت وە قوتی ئەم میلەتە و بردن و دزینی سەروەت و سامانی ئەم میلەتە بۆ چەند کەسێک ئەوێ بە شێوانە ئێمەمانان بوەسێن یا بترسێنن بەڵام دیسانەوە تاکی دەکەمەوە هیچ ئەرزشی نییە و ئەمانە ئێمە زیاتر جددیە کاتەوە لەسەر ئەوەی کە بەردەوام بین لەسەر بەرگریکردن لە مافی خەڵک سکاڵاکەی لەسەر ئەوەیە گوایە ئێمە زانیاری نادروستمان بڵاو کردوتەوە با پێمان بڵێت فلان زانیاری نادروستە ئێمە هەموو زانیارانێک کە بڵاومان کردوەوە بە پشتبەستن بۆ بارقامی خۆیان بە داتای خۆیان بە ئەوراق و بابێت لە مەحکەما بیسەلمێنێ کە زانیارەکان دروستن یا نادروستن بۆ چیرۆکەکە ئەمەی خوارەوەیە کابراایە کە تۆمەتبارە بە دزی بە تەزویر و بە ساختەکاری و بە درۆکردن لەگەڵ میلەتە ئەوێ کەسێک بداتە مەحکەمە لەسەر ئەوەی ڕاستی و تۆ لە دادگایکی حزبیە بۆیە دۆخی کوردستان بەم شێوەیە بۆیە مەشهدانشی تێکەوێت بەڵام ئەوە ناوزراندن نییە بۆ وەزیرێک کە بەڕست بە ساختەکار و درۆزن ناوی دەبیت نەخێر من ناکەم ئەوە خێزانەکەی خۆیەتی ڤیدۆکەم من ئێستا لە پەیچەکەی خۆم داناوە خێزانەکەی خۆی ئەڵێ ئەو کۆمپانی من پێشووتە ئێمە وتومان ئەم کۆمپانیا هەمومانە 10 ملیۆن دۆلاری دەسەکەوێت بەبێەوەی هیچکە ئەوە لە ڕاستە ئەمە هەیە ڕاستە کۆمپانیاکەش بەناوی منەوەیە بەڵام من دروستم نەکردووە کۆمپانیاکە دکتۆراشتی بەناوی منەوە دروستی کردووە ئەی ئەمە ساختە نەبێت چی ساختەیە دوو سەبارەت بە درۆزنی یعنی خۆ ئەمە چەمکە ئەمە زاراوەیە درۆزن چییە کەسێکە قسەی ڕاست نەکا دەیان جار ئەمانە وتیانە پارەوە کێشەی موچەوە هیچی ڕاست دەرنەچووە دەیان جار وتویانە داهاتی نەوتەگەینە ملیۆنێ بەرمیل هیچی ڕاست دەرنەچووە دەیان جار وتویانە ئەم داهاتی نەوتێ بەم شێوە هیچی ڕاست دەرنەچووە ئەمە جنێو نییە ئەمە چەمکێکە کە بەکار دێت بۆ تعریفکردنی دۆخێکی دیاریکرا ئەم دۆخێکم حکومەتی تیاشی باشە زۆر باشە سەبارەت بەوەی کە بەڕێز وتت تۆ 27 سکاڵاتان تۆمار کردووە یعنی ئەو سکاڵانە هیچ نەتیجەیەکیان نەبووە کە ئێوە تۆمارتان کردووە لەسەر دۆسەی نەوت ئێمە لەوەتەی پەرلەمان دەست بەکار بووە هەر خەریکین سکاڵا لە ڕێگەی دەستەی نەزا و داواکاری گشتیوە دەین بە دادگا تاوەکو ئێستا من خۆم چەندین جار لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە ئامادە بووم وتم لێوەرگیراوە چوومەتە دەستەی نەزا دواتر ئەمانە نهاتوون تاوەکو ئێستا نهاتوون هەر باوەڕیشیان پێ نییە باوەڕیان بە دادگا هەیە بۆی ئێمەمانانی پێدادگای بکەن باوەڕیان بە دادگای نییە کە خۆیان بگرێتەوە خۆیان مەسموحن لەوەی چی لەپارەی نەوتەکەن چۆنەی خۆن چۆن بەشیەکەن 3 مانگجارێ موچەیەکە دەن یا نایدەن یا ئارەزویان نەبێت 2 مانگجارە چارەکە موچەیەکە دەن چارەکە موچەیەکی مانگی 5 بۆ پێش دەژن بۆ خەڵکەکەن بە مژدە بەڵام چەندین ملیۆن دۆلاری نەوت دیار نامێنێ نابێت بێ بە قەزیە هەموو مانگێ داهاتی بەرهەمەنێوتەکان 140 ملیۆن دۆلارە نابێ باسی کەی ئەمانە هیچی نین دادگا ئەمانە ناگرێتەوە دادگا برسیکردنی خەڵک ناگرێتەوە بەڵام وەک چۆن لە تورکیا پەرلەمانتار لەسەر ئەوەی بەرگری لە میلەتەکەی خۆیەکە ئایانوێ حەسانی لێوەرگرنەوە بیکەنە دادگا و سزنیکەن ئەمانش بە ئەمان عەقڵیەت بیرەکەنەوە بەڵام ئەم عەقڵیەتە لێرە ئیش ناکە باشە زۆر باشە ئێستاش ئەو سکاڵایی کە ئێستا ئێوە لەسەرتان تۆمار کراوە بەڕێستان وتوانە 1 ملیار و 600 ملیۆن دۆلار لە داهاتی نەوت دیارە سوور لەسەرم ڕاستی خۆتان لەسەرم داتا و ژمارەی خۆتان بەڵێ من سوورم زۆر سوورم تۆشە بێ سووربی ئەگەر من نەکە پەرلەمانتارم سەحەفیەک کاکە حەکیم خۆیان لە شەشمانی ئەخیری 2014 بڕۆ لە سایتی سامانە سروشتەکان هەیە ئەڵێ داهاتی نەوت 4 میلیارد دۆلار بووە تەنیا بۆری لەو لە شەشمانی ئەخیری پارساڵە لەو شەش مانگا ئەمان کەمتر لە 4 موچەشیان داوە کە 2 ملیار و 700 ملیۆن دۆلارەکە ئەوجا بڕۆ سەیری داهاتی سێ مانگی یەکەمی ئەم ساڵکە کە ملیارێک و 500 ملیۆن دۆلارە باشە ئەوان بە هەمووی 800 ملیۆن دۆلاریان داوە بە موچەی دوو چارەکە موچەیاندا لەو سێ مانگە
ئەمە جگەلەوەی کە ئێمە داهاتی وەک عەرزم کردی بەرهەمە نەوتیەکانمانەیە ومانگە 140 ملیۆن دۆلارە. باشە ئەمە ڕقەمە، ئەمە بەڵگەنامەیە. یعنی بابێن وەڵامی فەرمیان بەڵگەنامانە بدەوە. من تەحەداکەم چێ لە حکومەتی هەرێمی کوردستان بچووکترین جورئەتی تایە لە کام کەناڵی کە خۆیان ئەیانەوێ بابێن ڕوبەڕووی من ببنەوە لە سەر داهاتی نەوت لە 2007ەوە بۆ ئێسا چەند بووە، چەندێکی بۆ خەڵک سەرفراوە، چەندێکی سەرف نەکراوە، چۆتە بانکی کوردستان و ناتە دەرەوە. جورئەتی ئەمەیان نییە لە بەرەوەیان، بەڵام ئەیانەوێ بە فرتوفێڵ ئێمانان بنە محکەمەیەکی حزبیەوە لە دادگایەکی ناعادلانە محکەمەیەک بکەن و سبەینێ بڵێنەرەوە لێمان بردنەوە قسەکانیان ڕاست دەرنەچوو. ئەمەیە فکرێک ئەگەرنا با خەڵکی کوردستان دادوەر بێت. ئێمە لە بەرنمەیەکی ڕوبەڕوە هەموو داتا و بەڵگەکانە خەینە ڕوو کە ئاشتیەورانی لە چیوە تێوە گلاوە، لە چیوە تێوە نەگلاوە، پارەکانی چەند ئەمانە کاکین ئەم بێدەنگیە خراپەی کە هەیە، ئەم بێدەنگیە سلبەی کە هەیە، ئەم حزبانە دروستیان کرد بە ئەمڕۆشەوە. کێ ئەمڕۆ لە کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران و ئەوەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانە پێوتن ئەم پارانە چوە بانقی کوردستانەوە بۆ نهاتە دەرۆچی لێ هات. چێ پێوتن ئەم هەموو پارەی نەوت و پرۆژە خەرج نەکرا چی لێ هات؟ کەس پێیان ناڵێ، کەس جورئەتی نییە ڕوبەڕوونیە چیرفان بەرزانی ئەم قسانە بکات لە ئەنجومەنی وەزیرانە. بۆیە ئەوانش ئاوا چۆنیان بێ ئەم میلەتە برسیەکەن. نرخی نەوت بۆرسەیە، ڕۆژانەیە، سەعاتە لەحزەیە. باشە بەڵامانە ڕابێرن بە خەڵکەوە. ئەمڕۆڵێ وەڵای ئەمە نەوتە فرۆشتن بە نرخی مانگونیوێک لەمەوپەر هەر لەسەر ئەمەیانێ دادگای بکرێت. بەڵێ کێ بە خەڵک ڕابێرێ کاگالی حکومەت؟ بەڵێ دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاگالی سوپاس دەکەم. کاک سۆران سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ویزارەتی سامانە سروشتیەکان ئاماژە بێت و خۆشاردنەوەی پەرلەمانتارانە لە پەنای حەسانەی پەرلەمانتاری. یعنی بۆچی خۆتان دەشارنەوە؟ وەڵا جا ئێمە خۆم هەن نەشاردوێتەوە، ئەوانن جورەتیان نێ بێنە پێشچاوی میلەت، بێنە ڕووی نوێنەرانی خەڵک، ئەسڵن بێنە سەر میدیاکان. کاکە ماڵێن ئەمانە ئەم وڵاتیان تاڵان کردووە و داهاتی وڵاتیان دزیوە، ناشەفافن، ناعادیلن، بوون بە مافیا هەنێکیان، جورئەتیان بێ بێن دیفاع لە خۆیان کەن. کێ خۆی شاردوتەوە؟ ئێمە بە پێ پاسەوانە گەڕین و ئێمە بە شارەکانی کوردستانە سادە و ساکارە گەڕین. کەس ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی ڕۆژێ دیوە لە هیچ شوێنێکی گشتیە؟ نەخێر بە پێچەوانەوە ئێمە ڕۆژە لە ڕۆژان حەسانەشمان بەکار نێناوە. من لەم کاتێک کە حەسانەشم هەبوو چەندین جار چوومەتە دادگا و ئەسڵەن بەبێ حەسانە ئێستا لەو کەیسەی کە کاک مەسرور و کاک سەفین لەسەر من داوای 101 ملیارەکەن وەکەوەی کە نەوتی کوردستان من دزی بێتم، من ئێسش بە دەبە نەوت بەکارێنم بۆ ماڵەکەی خۆمە چ نەوتی شت نییە لە ماڵەوە نەوەڵانیمە بە دەبان بر بۆ هەولێر بەرمیلەکەم لە ماڵ باوکمە. یعنی ئامادەم چوشمەتە دادگا و پێیشم تەبیعیە بەردەوامیشم لەسەر کەیسەکە، چونکە بێمنەتم تەحەداشم کردوون، بەڵگەشم هەیە، حەسانم بەکار نێناوە. بەڵام ئەوان خۆیان شاردۆتەوە لە پشتی سەرۆکی حکوومەتەوە بۆی نێنە بەردەم لێ پرسی. سپاس دواتە گەرم و لای بەڕێز کاگالی. ئەگەر بچین لای کاک دکتۆر عیزەت. کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریت. سەبارەت بەو سکاڵایی کە لەسەر ئێوە ئەو سێ پەرلەمانتارە تۆمارکەوە پێشتیش چەند سکاڵایەک لەسەر کاک سۆران تۆمار کراوە، ئەمە وڵە چۆن دەبین و پاشە سەبارەت بە ئەو وەزارەتی سامانە سروشتیەکان باز لە خۆشاردنەوەی ئێوە دەکات، هۆکارەکەی چییە؟ بەداخێکی گەورەوە لەم حکوومەتی هەرێمەدا ئەوەی ڕاستبێژی و حەقبێژی بکات ئەی دەم بەدابدا. بەلامەوە کارێکی زۆر زۆر سەیرە ئێمە پێشەوەی پەرلەمان لە کار بخات، دوایین دانیشتن وسایەکمان ناڕاستی سەرۆکاتی پەرلەمان کرد کە بدرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاشتیەورانی بێتە پەرلەمان و متمانی لێسەنینەوە. خۆمان بۆ ئامادە کردبوو بەداخەوە پەرلەمانیان لە کار. لەم وڵاتە هەموو شتێکیان پێچەوانە بۆتەوە، هەموو شتێک پێچەوانە بۆتەوە. ئێمە پارێزبەندیمان لە متمانەی خەڵک و دەنگی خەڵکی کوردستانە وەرگرتووە. حکوومەت و وەزیرەکەی حکوومەت متمانیان لە پەرلەمان و لە دەنگی ئێمە وەرگرتووە. ئەوە ئەوانن، ئەوە حکوومەت و وەزیرەکەیەتی کە پارێزبەندی لە دەرزاوە و پێویستە بردرێت بە دادگا. ئێمە لەسەر مافی خەڵک ژمارە بڵاو دەکەنەوە دیفاع لە مافی خەڵکەکەی. ئێمە دیفاعمان لە خۆمان نەکردووە. ئێمە دەمانتوانی لە دوانزەی دەوە بچینە ماڵەوە هیچ شتێ نەکەین.
بەڵام ئەومان هەڵ نەبژادەوەمان هەڵبژات کە چیمان پێ بکرێ بەشێکی لە چارەسەر بۆ دۆخی دارایی خراپی هەرێمی کوردستان داخەوا دەبینین شکاتمان لێ دەکرێت ئەو دەبینین دەماندنە دادگا بمان دەڵێن خۆتان شاردێتەوە لە هەنای پارێزبەندیە بەڵام ئەوە حکوومەت و وەزیرەکانە خۆیان شاردێتەوە داهاتی هەرێمی کوردستانی شاردێتەوە لە خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێکەوەتە کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ئێوەش ئامادەنی بچنە بەردەم دادگا تاوەکو پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە؟ ملمان لەموو باریکرە و بەیانی دەچینە بەردەم دادگا بەڵام کام دادگا و چ دادگایەک و چ لێپرسینەوەیە باشە کاک دکتۆر خۆی پەرلەمان دەبێت لە دانیشتێکی یاسایی پەرلەماندا سەرۆکی پەرلەمان ئەم سەرۆکی پەرلەمانە ئێستا لەسەر کورسەکەی خۆی دانیشێت دانیشتنی ئاسایی پەرلەمانی ئەلام کا و ئێمەی پەرلەمانتار بچینە ناو هەڵی پەرلەمانەوە و بەرنامەی کارەوە بێت کە ئەو پەرلەمانتارانەیش کاتیان لەسەرەوە پێویستە بچین بە دادگا بخرێنە دەنگدانەوە ئەگەر زۆرینەی پەرلەمانتارەکان دەنگیان لەسەرەوەدا کە پەرلەمانتارەکان پارێزبەندیان لێبسەندرێتەوە ئامادەین بچینە بەردەم دادگا و ڕاستیەکان بدوێن ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان بڵاو بکەینەوە. بەڵێ زۆر باشە. قابلە ئەم حکوومەتە ئێستا قابلە بەقەدەر حکوومەتەکە ئەردۆغانی پێ نەکرێ حکوومەتی ئەردۆغان پارێزبەندی سندەوە لە 108 پەرلەمانتار کە زۆرینەیان پەرلەمانتارانی کوردن دیفاع لە خەڵکی کوردی باکووری کوردستان دەکەن تا ئەمەری ئیستاژ لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر. نەگوزارێ با بەڵێ دیسان جلسەی پەرلەمانی ئەلان کەن پەرلەمان کارا بکەنەوە لە ناو پەرلەمانە پارێزبەندیمان لێوەرگرنەوە ملمان لە موبارێتەوە چینە بەردەم دادگا. باشە بەڕێزت باست لە دادگا کرد ینی بەڕێزت پێ دوایە لە هەرێمی کوردستان یاسە سەروەنی و دادگا سەر بەخۆ نییە زۆر بە کوردی سوپاس دەکەم. من ئەو حقیقەتە دەڵێم یاسا سەروەر بواە دەبواە 5 ساڵ پێش ئێستا وەزیری سامانە سروشتیەکان دادگایی بکرایە نەکەێنەی پەرلەماندا. بەڵێ خۆی ئێمە پارە و داهاتی وڵات لا ئێمە نییە خۆ وەزارەت لا ئێمە نییە خۆ فرۆشتنی نەوت و گرێبەستی نەوت لا ئێمە نییە ئێمە هەر قسە دەکەین ئەوە بە یاسایانەی قسەکەشمان لێبستنەوە ئەیانەوێ ئەم جارە شتێکی دەکەمەوە لە حکوومەت یاریمە کوردستانە ئەوەی قسە بکاوێ ڕاستی بڵێ دەنە دادگا ئەگەر نا ئێمە هیچ شتێکمان بەدەستەوە نییە ئەویش ئەوەیە کە بە دووادارچوون بۆی شوکارەکانی حکوومەت. بەڵێ من تاکید لێش دەکەمەوە ئەم پەرلەمانە پەخرا لە ناو برا بۆ ئەوەی کەسێک نەبێت بە دووادارچوون تا حقیقەتەکان بە خەڵکی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین بۆ سوپاس بۆ دکتۆر عەزیز سابیر کە بەڕێزیان لەگەڵ تەلەفۆن لەگەڵمان کاک عەلی گەر بینەوە لای بەڕێزت بێشتر بەڕێزت باس لەوە کرد حکوومەت دەیەوێت بە خەڵکی کوردستان ڕابوێرێت. من دیسانەوە تاکی دەکەمەوە ڕۆ تەبێژی حکوومەت ئەڵێ من نەوت تەفرۆشین بە نرخی مانگونیوێ لەمەوە پێش ئەوەی بچووکترین شارەزایی هەبێزانێ نرخی نەوت بۆرسەیە لەحظاتە بە لەحظا گۆڕێ لەوانەیە بەیانی بێتە 55 دلار لەوانەیە بێتە 50 دلار یعنی چی نرخی نەوت تەفرۆشن بە مانگونیوێ لەمەوە پێش بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارە نەدەنەوە بڵێن کاکە ئێوە کە معاشتان کردە چارەک نەوت 27 دلار بوو ئێستا نەوت 51 دلاری تێپەڕان ئەم پارە چی لێیە بۆ نایدەن بە خەڵک یعنی کێشەکە ئەوەیە ئەوەی کە هەیە دەنگێک هەیە لەم خولەی پەرلەمانە دروست بوو جێی دڵخۆشی بوو کۆمەڵی پەرلەمانتار هاتنە ئەم خولەی پەرلەمانەوە جگە لە مەسلحەتی حەزب جگە لە نوێنەری خەڵکی برسی جگە لە ئین نوێنەراتی ئەم خەڵکە برسیانە کرد جوان لە مەسلحەتی حەزب نەبوو ئەمان ویستیانم دەنگانە کە بکەن زۆر محاوەلەیان لەگەڵمانە کرد زۆر ڕێگان گرتە بەر سەرکەوتوو نەبوون لە ئاخیر جارە ئێمە کەیسی کۆمەڵێک وەزیرمانە بوو ساحبی سیقەمان لێکردن و ئەمان هێنانە پەرلەمان زۆر بەڵگەمانە خستە بوو بۆیە بەشێکی پەرلەمان پەکخرا ئەمە بوو نە ئەم دەنگەیە نەبینیوە لە پەرلەمانە لە پەرلەمانە ئەمانەیانوێ خەڵکی هەبێ موطیع بەڵێ ئەم نوعە لە پەرلەمانتاری ئەبێ مۆدیلی بەسەر چیە و بەسەریش چووە بە دڵنیاییەوە بەسەر چووە ئەمە جێگەی دەستخۆشیە پەرلەمانتار هەیە کە لە دەرەوەی ئاراستەی حیزبەکەش بەرگری لە مافی میلەتەکە ئەبێ خەڵک پشتیوانیکە حاڵەتەکە ئەمەی خوارەوەی ئەوانیانوێ ئێمەمانان بوەسیێن کاک حەکیم من نوێنەراتی خۆم ناکەم نوێنەراتی خۆم کەم گوێم لێ نییە بێدەنگە بم ئەچمە محکەمە ئەچمە سجن من نوێنەراتی 140,000 کەسەکەم تا دوات بڵۆپەی خوێنم
وعدێکم داوە سوێنێکم خواردووە پەیمانێکم داوە ئەبێ بەرگری لەم 140,000ەکەم ئەم 140,000 کەسێک کە دەنگی بە من داوە خەڵکی هێژاری ئەم وڵاتن خەڵکێکن جینە عەدالەتی دەنگیان بە من داوە بۆیە ئەبێ من جی ئەم نەعەدالەتیانە بمەوە کاک حەکیم با خۆمان نەخەڵەتێن بەوەی بەڵگەیە لەسەر ئەمانەیانە من پێتەڵێم ئێستا من دامنەوە لە پەیجەکەی خۆم قسەی من نییە قسەی خێزانێتی ئەڵێ بە ناوی منەوە کۆمپانیایەکی ساختە کردووە هەمومان 10 ملیۆن دۆلاری بردووە ئەمە من نایڵێم بەڵام لەم وڵاتە محکەمە نییە ئەمە لە هەر وڵاتێکی دنیا بووە ئەعلام شەو ڕۆژ ئیشی لەسەر کرد تا حزب و حکوومەت و پەرلەمان و دادگا و ڕێکخراوی مەدەنی و شەقامی ناچارە کرد ئیجاعات کرد بەڵام ئێمە هەر کەیس بڵاوەکەینەوە هەر بەڵگە بڵاوەکەینەوە کەس قسە ناکە کێشەکەیەوە بێدەنگیەکی زۆر خراپەیە ئەمشەو سەرۆکی پەرلەمان قسەیەکی جوانی کرد ئەڵێ ئەوە بێدەنگی لایەنەکانی ترە وای کردووە ئەم ستەمکاریە ئەم برسیکردنی خەڵکو و ئەم حکوومەتە هەژار کوژە بەم شێوە بەردەوام بێت دیسانەوە تاکی دەکەمەوە ئەم لایەنانە بێدەنگن وەک هەموو جارە بێدەنگ من ئەمڕۆ دیسانەوە حکوومەت کۆبووە $52 ئەڵێ چارەکە موچەوە خۆی مێنێتەوە زۆر باشە کاگعلی دوابسارم بۆ بەڕێستان بەڵێ دوابسار بۆ بەڕێستان سەبار بوو ئەگەر بەم شێوە بێدەنگی کە بەردەوام بێ دۆخی خەڵک بەرەو کوێ دەڕوات ئەمان منەتیان بە خەڵک نەماوە خەڵکە مرێ لە برسا خەڵک لەمە خراپتر چی بەسەر بێت کاک حەکیم دەمانکە کەم ئەندامێک لە ماڵا کەوتووە دایبی بۆڵەگر 6,000 پێدراوە مرد لە برسا سواڵیشی دەست ناکەوێت گوێیان لێ نییە پارەی نیو سەعاتی بەنزینی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی نییە گوێیان لێ نییە تا حزبەکان بەم شێوە بەردەوام بن لەم بێدەنگیە لەم موتیعیە لەناو ئەنجومەنی وەزیرانە بۆ دزی و فزی و قەرارە زاڵمەکانی ئەم حکوومەتە بەرامبەر خەڵکی هەژاری ئەم وڵاتە باج و زەریبە لەسەر هەژار زیاد کە کۆمپانیەکانی خۆیان عەفووکە داهاتی نەوت بشارنەوە خەڵک برسیکە ئەمانەوە وا ئەکەن بەڵام کەی ئەم میلەتە قسەی کرد کەی ئەم حزبانە زەختیان کرد پارە لە بانکەکانیەتە دەر ژیانی خەڵک باشە بێ معاشی خەڵک باشە بێ بەڵام تا ئەم بێدەنگیە بەردەوام بێت من دڵنیام ئەوان سبەیە یەک شەقەڵەدەن لە حەسانەش هەر حساب بۆ حەسانەش ناکەن پەرلەمانتارە و جارن لە ماڵەکەی خۆیان گرن و دەست بەسەرێکەوەی بێنە سجنەوە گوێشیان ئێمە باکمان بە سجن و ئەمانە نییە بەڵام خەم لە میلەتێکە خۆم خەم لە میلەتێکە خۆم لە سا 60 دەنگی داوا بە یەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ ئەم حزبانە تا ئێستا لەسەریان نایەنە دەنگ لەسەریان موقیفیان بەڵێ سوپاس دەکەین کاک سوێرن دوابسەرین بۆ بەڕێز دۆخی خەڵک بەرەو کوێ دەڕوات هەروە بەردەوام بێت ئەم ئەگەر ئەم نەعەدالەتی و گەندەڵی بەردەوام بێت لە ڕاستیە خراپی دۆخی خەڵک وەسف ناکرێ و ژیانی خەڵک لە ئاستێکایە هەر وەسفێکی بکەی بەڕاستی ناگاتەوە ئاستە بەڵام من نازانم تاکەی خەڵک ئەتوانێ ئەمە قبولکە هەموو جارێک گوتومە ئەگەر خەڵک بزانێ لە ماڵەوە لە برسامرێ دێ لەسەر جادە لە پێناوی نەوەکەی ئەمرێ بەرامبەر ستەمکاری و زوڵم و نەعەدالەتی ئەم حکوومەتە موچە بڕە سزادەرەی خەڵک بەڵێ سوپاس زۆر سوپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاسیش بۆ ئەوەی کە تاکو ئێستا لەگەڵ مام سوپاس باوکارانم خواتان لەگەڵ